ئەمڕۆ لە دوای 15 ساڵ لەژێر دوشمی پێکەوە بۆ ڕێخستنەوەی پێام و پەیکەری میدیای یەکێتی دوێمین کۆنفرانسی ڕاگەاندنی یەکێتی بەڕێوە دەچێت لەم کۆنفرانسەدا هەوڵ دەدرێت باس لە میدیاکان یەکێتی بکرێت وەروە دەست بخرێتە سەر ئەو کێشە هەنوکەیانەی کە لە میدیای یەکێتیدا بوونیان هەیە تایبەت بە ناوەڕۆکی کۆنفرانسەکە و گرنگی ئەم کۆنفرانسە بۆ میدیای یەکێتی واروەها بە شێوەیەکی گشتی کۆنفرانسەکە چ کاریگەریەکی دەبێت لەسەر میدیاکان یەکێتی و چۆن کێشەکان چارەسەر دەکات و هاوکات چۆن پەیکەری میدیای یەکێتیدا دەڕێژرێتەوە. زۆر بەڕێز کاروان ئەنوەر ڕاگەیاندکاری یەکێتی لە ستۆری بەیانی کورسستان نیوزمیانەکە کاروان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. کاروان بەخێر بێ سپاس بۆم دەفەتە بەیانی باش. کاروان سەرتا هەر لە گرنگی و ئامانجی کۆنفرانسەکەەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی لەم دۆخەی ئێستادا تا چەندە گرنگە بۆ میدیاکانی یەکێتی کۆنفرانسێکی هاوشێوە ببەستێت. باشە بەینتان باش بەینی باش بێت بەینی تۆش باش بەینە ساردەش بە دڵنیایی سارتریژە بێ بە پێی پێشبینەکان کاکە ناکات ڕۆتوشی باران خێر بە دڵنیایی ڕاگەانی یەکێتی یەک لەو ڕاگەیانانەیە کە جگە پەنجی بە مێشک و مۆرکی کوردەواریەوە دیارە ینی ڕاگەیانی حیزبێکی ئاسان نییە کە بتوانین بڵێن هەر حیزبێک بێت ناخێر یعنی بیرکردنەوەی تاکی کورد لە شاخەوە بۆ شار ڕاگەیانێکێتی کاری و کاریگەری لەسەری هەبووە. ئێستش کە کۆنفرانس ئەکادێکێتی نیشتمانی کوردستان لە وەک داواکاریەکی دوای کۆنگری پێنجەمیەکێتی کە بێ هەموو مەکتەبەکان کۆنفرانسی خۆیان بکەن. میدیایەکێتیش لە ساڵی 2009 تاوەکو ئێستا کۆنفرانسی نەکردوانێ کۆنفرانسی کردووە. بۆیە ئەڵێم میدیایەکێتی ئەگەر باز لە میدیا بکەین میدیا ئێستا ڕاستە دەسەڵاتی یەکەمە لە وڵاتی دیموکراسیا بۆ بەدەسەڵاتی یەکەم بەڵام میدیایەکێتی داڕێژەری عەقڵی تاکی کووردە نەک هەرەیەکێتیەکان هەر کورد دەگەی بێت و سێرێکی خێرای مێژووی میدیا و ڕاگەیانێکێتی بکەیت لە شاخە ئەو هەموو چاپەمەنی هەبووە ڕادیۆی هەبووە خەڵکی وشار کردوێتەوە لە مەترسیەکانی بەعاز لە مەترسیەکانی جینۆساید لە تعریب و تەبعیس و تەهجیر و ینی ئەمانە هەمووی ئەم زاراوانە هەمووی میدیایەکێتی گەیانێ مێشتی کوردەوە کە کورد و شار بێت خۆی نیا بەدەستەوە هەتاوەکو ڕاپەڕین ڕۆڵی ئەو میدیایە و ئەو ئێزگەیەکێتی نیشتمانی کوردستان نەبووە ڕاپەڕین سەرکەوتنی بەدەست نەهێنا کەواتە کەڵی میدیایەکێتی ینی میدیای گەلی کوردستان نەک تەنها میدیای حیزبیەکێتی نیشتمانی کوردستان لە ڕاپەڕینەوە هەتاوەکو سیوێکی ئاب قۆناغی دووەمی میدیایەکێتی دەست پێکە. ئەم قۆناغش بۆ شارکردنەوەی خەڵک بۆ مەدەنیکردنی کۆمەڵگە لە قۆناغی شۆڕژگێڕێەوە بە قۆناغی شار یعنی تۆ مەسەلەن میدیایەک دەبێت لە شاخە و لە ناو ئەشکەوتەکانەوە بێت یەکسەر بۆ یەکەم ڕۆژنامەی کوردی و یەکەم تەلەڤیزیۆنی مێژووی کورد و یعنی ئەمانە سێرەکەی ئەمە سەروەری زۆر گەورن لە میدیایە خەڵک وشارکەیتەوە کە پێویستەکات لە شاخەوە بیتە شار قۆناغەکە بەرەو مەدەنی بوون بڕۆی بەداخەوە لە دوای سیوێکی ئابی 1996 قۆناغێکی کە دەست پێەکە لە میدیایەکێتیە هەتاوەکو کاتە مەکتەبی ڕاگەیانێکێتی و زۆربەی کەناڵەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە ناو شاری هەولێرا بوون بەڵام دوای هاتنی ڕژەمی بەعاز بۆ ناو هەولێر و داگیرکردنی پەرلەمان و ینی بەڕاستی شکاندنی شکۆی کورد بۆ مێژوو میدیاکانێکێتی کەوتنە بەرهێرشی بەعاز و زۆربەی بارەگاکانیان سووتێنرا و داگیرکرا ئەو لە دوای ئەو قۆناغەوە ئێستا میدیای یەکێتی و مەکتەبی ڕاگەیانیەکێتی لە ناو شاری سلێمانەیە ئەم قۆناغش هەم دیسان قۆناغێکی هەوڵدان و بۆ ڕووخاندنی ڕژێمی بەعاز ینی میدیایەکێتی ئەوەنە بەرپرسانەیە خۆی لە قۆناغەکەی خۆیان مەسەلەن لایەن هەبوو دەستی لەگەڵ بەعسا تێکەڵ کردو بەڵام سێرەکی میدیایەکێتی هەوڵیا بۆ ڕووخاندنی ڕژێمی بەعاز ئەم قۆناغش بە هەمان شێوە هەتاوەکو ساڵی 2023 و بە فعلیش زۆر ڕۆڵی کاریگەری هەبووە میدیای یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕووخاندنی ڕژێمی بەعسا بەڵگەی ئەوەی کە یەکەمین ڕۆژنامە لە بەغدا یەکەمین رادیۆ لە بەغدا یەکەمین تەلەڤیزیۆن لە بەغدا دوای ئازادکردنی میدیای یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆژنامەی ئیتیحاد دوای 25 ڕۆژ ڕۆشتە بەغا کە سەدام ڕووخا و ڕژێمەکەی لە ناوچوو رادیۆ الحوریە دامەزرا لە بە هەمان شێوە و تەلەڤیزیۆنی الحوریەش یعنی سێرکەی مەسەلەن ئەم قۆناغانت هەیە ئەم سەروەریانت هەیە قۆناغی چوارەمێکێتی لەم ڕۆژەوە دەست پێکا لە 9 چواری 2023 و هەتاوەکو ئەمڕۆ ڕاستە ئەمانە زۆر هەڵبەز و دابەزیتیا بۆ لە شاخەوە بۆ شار لە شارەوە بۆ سیوێکی ئاب لە سیوێکی ئاب لە هەولێرەوە بۆ سلێمانی لە سلێمانیەوە بۆ بەغا ینی قۆناغەکان هەموو قۆناغێکی یەکێتی نیشتمانی کوردستان زمانێکی تایبەتی هەبووە بیرکردنەوەیکی تایبەتی هەبووە خیتابێکی تایبەتی بەڵام یەک استراتیژی هەبووە لە میدیاکی خۆیان لەوەتی دروست بووە لە شاخەوە لە چاپخانەکانی شاخەوە تاوەکو ئەمڕۆ ئەو استراتیژیش ئەم میدیای لە خزمەتی خەڵکی گەلی کوردستانەیە نەک تەنها بۆ ئەندامانی یەکێتی نیشتمانی کوردستان ڕاستە حیزب و میدیای حیزبی و حیزب سپۆرتی ئەکا و بەخێویەکە بەڵام سەری پەیامەکانی کە پەیامەکانی حیزبی نییە پەیامەکانی جەماوەریە پەیامەکانی گەلیە
هەموو ینی ڕادیۆکە ئێستا ڕادیۆی گەلی کوردستان ناوی گەلی کوردستانەوە ڕاپەڕێنیش کا کاروان بێگومان هەر بۆ جەماوەر بێگومان کە تۆ سێرەکە لێرە ئێستا لەم قۆناغەیە ئەم کۆنفرانسی کە سوێن یعنی ئەمڕۆ سبێنێ دوو ڕۆژە خایەنێت بەپی ضرورەتی قۆناغەکەیە قۆناغەکە گۆڕاوە ئێستا میدیای دنیا هەم میدیا لە هەرێمی کوردستان تووشی شپرزەیەکی زۆر گەورە بووە میدیا و سوشال میدیا تێکەڵ بوون بەسەریەکە ئەتوانم بڵێم پەیامەکان پەرت ئەگات یەکێتی نیشتمانی کوردستانیش ناوێ بچێتە ناو ئەو قەرەباڵخی کە مەسجد نەبێ پەیامن نەبێ وتەد نەبێ نەخێ ڕاگەیانێکی بەرپرسە ڕاگەیانێکی سەنگینی خۆی هەیە ئەبێ بۆ سەنگینی خۆی بمێنێتەوە بەڵام بەو تەکنیکی کە ئێستا هەیە ئەمە لە شاخ رادیۆمان هەبووە ئێستا دیجیتال میدیا و ئێستا باسی فیک ئەکرێ و باسی چات جی پی تی ئەکرێ و باسی ئەمانە کەواتە تۆ یەکێتیش ئەبێت لەگەڵ ئەما خۆی بگونجێنە خۆی ڕابێنێ بەڵام لە ماهێت و لە قیمەت و لە نرخی پەیامە مرۆڤانەکەی و پەیامەکەی بۆ گەلی کوردستان کەم نکاتەوە ئەمەش ئەرکێکی ئاسان نییە بۆیە لێرەیە ئەکەوێتە سەرشانی بەرپرسانی ڕاگەیاندن و میدیاکارانی یەکێتی و ئەوانەی کە شارەزاییان هەیە و لەخوا بەزابێسە ئەتوان بڵێن بەدایان و بەسەدان کادرمان هەیە کە دکتۆرا و ماستەریان لە بواری میدیا و بواری ڕاگەیاندنی هێناوەتەوە ئەمە کە سەرەتا دەستمان پێکرد کەسمان نەبوو شارەزای ڕاگەیاندن ئێمە چیرۆگنووسەکان و شاعیرەکان بوون بە مامۆستای ئێمەمانان ئێمەیان فێر کرد ئەتر لە جیلی دوای ئەمە سێرەکەی سەمودنەوەی سێهەمی ڕاگەیاندنیێتی پێگەی تەسەوەرەکە میرەبانخانەوەی سێهەم بێت نەوەی یەکەممان لە شاخە نەوەی دۆم ئێمەین کە لە دوای ڕاپەڕین یەکسەر دەستمان پێکردنەوەی سێمی ساتاوە تا ئێوە ئیبن بەڕێ و لەخوا بەزیابی بۆ دەموچاوە بۆ بیرکردنەوە جیاوازە و بەڵام لە هەمان ئەو استراتیژیکی ئێستا پێڕەوە کا کاروان باسینەوەی سێمت کرد بڵێ کۆنفرانس چی لە هەک بایە ئەوێت نەوەیەکی مۆدێرن لە ڕاگەیاندنا پێ بگەێنێت خۆدا ئاماژەت پێ لەگە پەرەسەرنەکان سوشال میدیا تەکنەلۆژیا بەڵێ ئێمە ژینگی میدیایی چۆن بێبی خۆمانی لەگەڵ بگونجێنی بەڵێ ژینگی میدیایی ئێستا زۆر جیاوازە لە 10 ساڵ لەبوو پێش لە 15 ساڵ لەبوو پێش لە 20 ساڵ لەبوو پێش لە 30 ساڵ لەبوو پێش یعنی نەوەی سێم پیا بنەوەی سێم خطابێکی شۆڕژێڕی ناوێ خطابێکی مدرنیەوێ ئەبێت تی بگەینی بەڵام خۆ ناشکرێت تۆ مەسەلەن دەست بەرداری مێژووی خۆت و ڕابردوی خۆت بیت لە بەرەوەیکردنەوەی سێهەم یان ئەو جیلێکی ئێستا لە ساحەکەیە حەزی بە شۆڕژگێڕی نییە قیناک حەزی بە شۆڕژگێڕی نیە بەڵام خۆ هەرەبێ خطابێک دەبێ بێ مێژوویەکت هەبێ ئەبێ بزانانی ئەنفال چیە بێ بزانی جیرۆسایت چیە بێ بزانی ئەم شۆڕشانە چۆن بێگومانە بێ باگراوندێکی فکری لە مێشیە بێ ئەم باگراوندێکی بۆی دروستەکە میدیا بۆی دروستەکە چ میدیایەک میدیایەکی بەرپرس بۆی دروستەکە هەنێک ئەو میدیایی کە تەنانەت کار و با بڵێن هەموو فۆکەسەکەی لەسەر مۆدیل و لەسەر لایک و لەسەر پیاکردنی ڤیو ئەمە نەخێت میدیایەکی میدیایەکی سەنگینە و ێسش لەم کۆنفرانسەیە لەسەر سەنگینی خۆی پێداگری ئەکات لەسەر ڕازگویی خۆی پێداگری ئەکات لەسەر ئەو استراتیژی کە لە شاخ وێناوێتی پێداگری ئەکات بەڵام بە دەستکاریکردنی پیکرێکی تازەوە بە دەستکاریکردنی خطابێکەوە کە زمانێک کە هەموو نەوەکان لی تێبگەن ئێمە پێشتر میدیای شۆڕژێڕی بۆ لە شاخ لە دوای شاخ مەسەلەن کە هاتە شار یەکسەر ئەبێ ئەو خطابی بگۆڕێ بە خطابێکی مەدەنیانە لە دوای سیوێکی ئەبێ و کار بکە بۆ ڕووخاندنی ڕژێمێک ئەبێ خطابەکەوە لە بکە لە دوای 2023 مشتەما بەرەو مشتەمایەکی مەدەنیە ڕۆ دیکتاتۆر نەماوە لە عێراقا کەواتە تۆ میدیاکەت ئەبێت لەگەڵ سەردەمەکانە خۆی بگۆڕە بەڵام ئێستا لە 2024 هەستەکەی کە پێویستە ئەم پەیکەرە نوعێکی کە بێت پێویستە کەناڵەکان بە شێوازێکی کە بێت کاڵن بە شێوازی کە خۆ تۆ ناتوانانی هۆکاری گەیاندنی ساتی بە سەدان و بە هەزاران شۆر هۆکاری گەیاندن هەیە بەڵام ئەو مەسجێ کە ئەینێریت ئەبێت دراسی خۆتی لەسەر بکەیت لێکۆڵینی لەسەر بکەیت چەند ئەگات چەند ئەگەڕێتەوە چەند فیدباک دروستەکە کاریگەریەکەی چییە ئەگەر کاریگەری نیە کارێکی وای بۆ بکەی کە کاریگەری هەبێ بۆیە چەند لیژنەیەک دروستەکەی نێمە ئەو لیژنانە خەڵکە پسپۆرەکان بڕۆن لە ناو لیژنەکانە هەر لیژنەی بەپێی تەخەسوسی خۆی بۆ نمونە میدیای بینرا و بیسراو پێکەوە میدیای چاپەمەنی و کتێبەکان پێکەوە میدیای نوێ ئەبێت ئێساتێت ڕۆڵی هەیە لە ساحەکە ئەبێ حیزێک با بڵێ شوێنێکی بۆ بکەینەوە ئێجا بیریشمان نەچێت کادر و ڕاگەیاندکاریش لە هەموو شوێنەکە چەند کەناڵێکی کەم نەبێت لە هەرێمی کوردستانە ما باقی ئەوانی کە هەموو گلی و گازندەیان هەیە هەم داهاتی ڕۆژنامە نووس کەمە هەم پاری کەناڵەکان زۆر کەمە بەڵام چەند کەناڵێک هەیە توان بڵێم ئەوانە نەبێت ئەوانی کە ئەمەش ئەبێت دیراسەیەکی وردی بۆ بکەی بزانانی ئایا ئەم کادرانە کێشیان هەیە شەوە مێننەوە بەیانی یەنەوە سەردەوام ئایا وەزعیان باشە موچەکەیان بەشیان لە کۆنفرانس باسی ئەم بێگومان خاڵە ئەکرێ بێگومان باسی هەموو خاڵەکە کێچێکە لە خاڵە سەرچەکان بێگومان ئەو خاڵاندا و کێشانی کە
ئێستا دروست بوو ئێستا خەڵکێکی زۆر ڕۆژنامەنووسێکی زۆر لە کوردستانە بێ ئیشە بێ بۆ لە بەروی میدیا وەک شۆڕشی پیشەسازی ئەوروپا وایە کاتی خۆی کە کەناڵێک دروست دەکرا ئەم کەناڵە 150-200 کەس ئیشی تیا کرد ئێستا کەناڵێک دروست دەکرێتەوە کەناڵێکی دیجیتالی وێب تیڤیە کە ستۆدیۆکەی پشتی هەمووی خەیاڵە هەمووی افتیرازیە یەک بێژەر هەم هەواڵسازە هەموو وەرگێڕە هەم بێژەرە مەسئولێکی بێ بە 4 کەسەوە کەناڵێک ئەبن بەڕێوکەواتە تۆ لێرە ئێستا تێ بە سەدان ڕۆژنامەنووسی بێ ئیشمان لە ناو کوردستان هەیە. باشە کاک کاروان هەڵبەتە دوای 15 ساڵ کۆنفرانسی میدیا یەکێتی دەبەستێت چەند کێشەیەکی کەڵەکە بوونیان هەیە چۆن کار لەسەر ئەم کێشە کەڵەکە بوانە دەکرێت چۆن هەوڵ دەدرێت تەواوی ئەم کێشانی کە بوونیان هەیە با بڵێن لە ڕووی ناوەڕۆکەوە لە ڕووی هەیکەلەوە لە ڕووی موچەوە چۆن گوێ لە ڕاستپاردەکان دەگیرێت دوایی سروشی کۆنفرانس چۆنە میهرەبانیانی تۆ کۆنفرانس دەستنیشانی کێشە ئەکات پێشنیازەکە و دەستنیشانی کێشەکانەکە بۆ نمونە هەر خێزانێک کێشەیەکی هەبێ لە ماڵەوە ئەگەر دەستنیشانی کێشەکەی نەکات ناتوانێت چارەسەری بکات ئەنی هەنگاوی یەکەم کێشەکان و بابەتەکان و ئەمانە دەستنیشانەکە اینجا پێشنیاز دەکەیت لە سروشی کۆنفرانس هەوایە کۆنگرە ئەتوانێت بڕیار بە بەڵام کۆنفرانس سروشتەکەی وایە تەنها پێشنیازەکانە خاتە بەردەستی لژنەی باڵا بۆ نمونە ئێستا ئەو کێشانی کە ئێمە باسیەکەین میدیای بینراو و بیستراو ئێستا هەستەکەم یعنی کار ئاواهی بڕات تەلەڤیزیۆنەکان لە ڕێگەی سوشیال میدیاکەیان و داخڵە پێ خەڵک پێشتر وا نەبوو پێشکە تەلەڤیزیۆن ئەکرایەوە ئێمە بەدیار تەلەڤیزیۆن و دانیشتین نەکردنەوەی ئێمە نەوەی ئێوەش لە 90ەکان و سەرەتای 2000ەکانە خەڵک دانیش بەدیار تەلەڤیزیۆنەکە و تا ئەکرایەوە هەتاوەکو داخرا ئێستاوانە ئێستا لە ڕێگەی هاندەکەیەوە سەری تەلەڤیزیۆنەکەەکە کەواتە تۆ ئەبێ شتێک بکەیت کە بەرنامەیەکی میدیایی دروستکەی لە هاندەکەەوە مخاتەبی عەقڵەکە بکەیت نەک لە تەلەڤیزیۆنەکە بۆ نمونە ڕادیۆکان ڕاستی ئێستا ڕادیۆکان تەنها خەڵک لە ئۆتۆمبیلەکانە گوێ لە ڕادیۆ گرێ بەڵام ئێستا ڕادیۆ بوو بە هۆکاری بینراوە و بیستراوە و خوێنراویش هەر ڕادیۆکە خۆی ڤیدیۆی هەیە بێژەرەکەت پێ پیشانەیە هەر لە هەمان کاتە هەواڵەکەت بە نووسراوە خاتە بەرز یعنی ئەمانە هەموو ئەم گۆڕانکاریانن کە لەم چەند ساڵی دوایە بە خێرایی هاتوتە ناو ساحەکە و بۆیە ئەبێ ڕاگەیاندنی ڕسمیەکێتیش بەشێکی لەمە هەبێت جامە ئاسانیش نییە تۆ مەسەلەن هەم ڕاگەیانێکی سەنگین و قورس بیت هەم بەرپرسیارەتی میلەتێکت لەسەرشان بێت لە هەمان کاتیشا بیتە ناو سوشیال میدیا و کە هەمومان ئەزانین سوشیال میدیا ئێستا لەگەڵ ڕێزمیانی بە سەنگینەکانی لێ بە دەرکی ئەوی کە ئەتوانم بڵێم مهاتەراتە قسەیە تۆمەتبارکردنە شتی زۆر ینی نائیتیکی تیا بڵاوە بێتەوە بەڵام لەگەڵەوە شاسێرەکەی ساتی هۆکارێکە بۆ بە دەواازەیەک لێەوە ئەتوانی بڕۆیتە ناو کەناڵە گەورەکانەوە ئەمە یەکێک لەو هەنگاوانەیە کە ئەتەوێت لەگەڵ چرخە بیت بەڵام و ناشتەوێت کەڵچەرە و ڕەسەنایەتێکە دوون ینی سەرەوەی کابراایك بە کڵاو جامانەوە بڕاتەنجە بێ ڕاگیرە بێگومان بە تایبەتی لە میدیایەکێتی چکە میدیایەتی بەوە ناسراوە لە سەرانسەری دنیا بەوە ناسراوە کە میدیای بەرپرسیارەتیە میدیایەک نییە بۆ خۆ دەرخستن بێ میدیایەک نییە هەدەفێکی هەبێت ڕوخانی بەرامبەرەکەی میدیایەکە ینی پێ دەڵێمانی لە ڕوخانی ڕژەمی باسا کاریگەرترین میدیایەکێتی بۆ لەناو شاری بەغەیە لە ڕاپەڕینە کاریگەرترین میدیایەکێتی بۆ کە تۆ ئەم مێژوو و سەروەریەت گەورەت هەبێ ناتوانانی یەکسەر دەست بەرداریەوە بیت یعنی وەکو وایە کابراایەک بێنی بە کڵاو جامانەوە بەڵام عەقڵێکی مۆدێرنی هەبێت یەکسەر پێی بڵێ وەرە تۆ بێ قات و بووین باغ لەبەر مەبەستی بێتە کۆمەک بۆ داهاتوت بێگومانانی تۆ حاڵەتێکت هەیە حاڵەتێک هاتوۆتە پێشەوە تۆ ئەبێت لەگەڵ سەردەمەکەی بڕۆی لەگەڵ ژینگە میدیایەکە بڕۆی بەڵام ناشتەوێت بڕۆیتە ناو ئەو هەناسیەوە بۆیە دەستکاریکردنی پەیکەری میدیای یەکێتی ئێستا بەپێ دروست بکە ضرورەتی قۆناغەکەیە دوو پێداچوونەوە بە شێوازی مخاتەبەکردنەکەیە استراتیژێکی سابتت هەیە بەڵام زمانی ئێستا جیاوازە لە زمانی 10 ساڵەوە پێش ئەمانە هەموو بابەتن اینجا ئەو کێشانی کە لە ناو میدیاکەیە ڕووەیە کادرەکان خۆیانیان باسیەکەن ئەیکەن بە ڕاستپاردەکان دەدرێت بە لیژنەی بەڕێوەبەر لیژنەی بەڕێوەبەر بەرزیەکاتەوە بۆ بەرپرسەکانی حیزب ئەوان لێو دانیشن بەپی ئیمکانیت و بەپی ئەو زروفە چووکە ساتێت شەرت نییە لە 100% هەموو ڕاستپاردەکان جێبەجێ بکرێ و ناشبێت لە 100% ڕاستپاردەکان جێبەجێ بکرێ 350 کادر لە ناو هۆڵێکە کۆبنەوە ئەم 350 کادر ئێستا هەنێکیان لە کاران هەنێکیان پێشتر لە کارابوون هەنێکیان ئەکادیمین هەنێکیان شارەزان هەنێکیان نەوەی سێهەمن نەوەی دووهەمن نەوەی یەکەمن ینی هەر سێنەوەکەنەوەی یەکەمان ئێمە لە شاخەوە دەستیان پێ کردووە ئێستا هەنێکیان تەمەنیان درێژ بێشتا هەندێکیان زۆر بە گڕوبەتین ماونەتەوە نەوەی دووهەم لە دوای ڕاپەڕین و دەستی پێ کردووە نەوەی سێهەمیش ئێوەمانانن کە ئێستا تر لە ناو ساحەکە کاری خۆتانەکە ئەم سێنەوەی پێکەوە کە کۆبنەوە سێ جۆر بیرکردنەوە دروستە بێ بەڵام بە یەک استراتیژ بە یەک مەبەست بە یەک خزمەت گوزاری
ئەم سێبیرکردنەوەیە نەوەیەکیان لە شاخەنەوەیەکیان لە شارە نەوەیەکیان لە سەردەمی سوۆسیال میدیا و دیجیتال میدیە ئەبی ئێمە بتوانین لەگەڵ ئەم سێنەوەی خطابێکمان هەبێ هەرسێنەوەکە ڕزامنی لەسەر بنوێنن هەرسێنەوەکە لێ تێ بگەن هەرسێنەوەکە بتوانن خۆیان بەکاری بێنن ئەمە کێشەکانی ئێمە کە یەکێک لە کێشە گەورەکان ئەوەیە سەرباری کێشە لاوەکیەکانی ئەوانی کە باسمان کرد وەکو تەکنیک و ینی ڕۆشتن لەگەڵ ئەم تەکنیک و تەکنۆلۆژیایی کە ئێستا هەیە چونکە بەڕاستی هەنێ چیزە هەیە ساتێ ئەمڕۆ بەکارێنی دوای سێ مانگ سێرەکەیت ڤێژنێکی لەوە تازەتریەتە ناوە ئەبێ خۆ ئەمەش لەگەڵ سەردەمەکە ئەوەش گونجێنی باسی عقلەکەمان کرد بەڵام خۆی بێ باسی تەکنۆلۆژیاکەش بین کە فریا ناکەوی یعنی ئەم ئایپادێ بەدەستی تۆیە لەوانەیە دوومانی کە سێمانیکە کە مۆدلێکی تازەتریە ئیش بە من نەکرێت نتوانانی ئیشی پێ بکەین ئەمەشێ لە کێشەکانی میدیا ئەوەیە کە هاو سەردەمی بێ کاروان بابەتێکی دیکای هەروکو پێشش باست پێ کرد ئەوانی کە لە کۆنفرانسەکەدا بەشدارن هەڵبەتە هەم ئەو کەسانی کە لە سەردەمی شاخن هەتا ئەمنەوەی ئێستا بە جۆرێک لە جۆرەکان ئەو کەسانی کە ئەزمونێکی زۆریان هەیە لە ناو ڕاگەاندنی یەکێکتیدا دەکرێت و لە ئەزمونونەکان وەربگیرێ بەڵام کەسانێکی دیکەش هەن کە بۆ نمونەنەوەی تازن بە جۆرێک لە جۆرەکانە گەر لە دەروی یەکێتی بن یا لە سلکێکی دیکەی حیزبەکەدا بن بیانەوێت ئیزافەیەک لە ڕووی ڕاگەاندنەوە پێشکەش بە یەکێتی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت چۆن کار لەسەر ئەمە دەکرێت ئێستا ئێمە کە دەستمان پێ کرد خەڵک شەهادەی نەبوو بڕوانامی خوێندنی نەبوو چی هەبوو باگراوندێکی فکری خۆی هەبوو لە بواری میدیا و ڕاگەاندنا ئێستاوانی ئێستا ئەم نەوەی خوێنەوارن نەوەیەکن هەمویان دەرچوو کۆلێژن بەشێکی زۆریان ماستەر و دکتۆرا و زەمان و سکۆلەرشیپیان لە بریتانیا و لە نازانم لە کۆ هێناوەتەوە کەواتە ئەمە عقلێکی تازیان هێناوەتەوە ناو ساحەکە و نەوەی کشمان هەیە ئێمە ئەم نەوەیە لە شاخەوە لە ئەشکەوتەکانەوە لە ڕادیۆکایشی کردووە لە چاپخانەکەیە لەژێر تۆپ و تیاریا مەسەلەن بەڕۆنیویەکی دەستی وای کردووە وەرەقی چاپ کردو وەرەقەکانی نردوتەوە ینی تۆ سێرکە ئەم دوو سەردەمی زۆر جیاواز دوونەوەی زۆر جیاواز نەوەی یەکەم و نەوەی سێهەم اینجا هاتوتەوە ناو شار مەسەلەن تەنزیمات ڕۆشن ڕێخستنەکانی ئەمان یاوە لە دیوار و یان لە عەمود لە دەرگای مەکتەب و مزگەوت لێەوە یەکسەر هاتوۆتە سەر سەردەمێک کە ئێستا مەسەلەن بە کلیکێک ینی خەبەرەکەت ڕاستە و ڕاستە ڕوات بەخشی ئەمە ڕاستەوخۆڕوە چەند ساڵێکنەوە پێش ڕاستەخۆ زۆر سەخت بووە زۆر دەگمن بووە ینی سە تۆ کەواتە ئەم نەوەیە ئەو نەوەیە هەردووکیان یەک مەبەستکۆیان نەکاتەوە لە ڕاگەاندنەکانی یەکێتی مەبەستەکان چی خزمەتی خەڵکی کوردستانە گەاندنی پەیامەکەی پەیامە مرۆڤایەتێکە پەیامە دڵسۆزیەکە پەیامە ڕازگۆیانەکە بەڵام بەبێ میکیاشکردن بەبێ لەگەڵ ڕێزم بەبێ درۆ و پیا هەڵدان و گەورەکردن چونکە ساتێ احترامان بۆ میدیا لە سوۆسیال میدیایە ینی وای لێ هاتووە خەڵک نازانێت باوەڕ بە چێ بێنێت ینی ئەوەی گە ڕاستیش بڵێیت لەبەر ئەوەنە کە ناڕاز وتراوە ینی پێی چیە دروست کراوە پارێکی زۆری تیا سەرفەکرێت بۆ لێدان تەنها ئێمە ئەرکی میدیا لێدان نییە ئەرکی میدیا وشارکردنەوەی ڕۆشنکردنەوەی ئاگادارکردنە خزمەت گوزاریە ئەبێ مەسەرن ئەم شتانی هەموو تیا بێ بەڵام ئێستاتەوە لێ ناتوە بۆیە ڕانی ڕاگەانیەکێتی ئەگەر لەم بینە ئەگەر بڵێم تەراجعێک پاشە کشێکیشی پێوە دیار بێ پاشە کشەکەی لە دڵسۆزیە لە کەمەڵی نییە لە دڵسۆزی چی لەو دڵسۆزیە کە ئەم نایەوێت بێتە ناو مهاتەراتی فەیسبوک و ئێکس و نازانم یوتوب و دار و بەردەوە بە ئارەزوی خۆی شت بڵێت توانە بێ بۆیە سێرەکەی ئەو کەناڵانێکە کە بۆ نمونە کەناڵ هەیە هیچ ڕێزێک بۆ خوێنەرەکەی دانانێ شەڕێکی هەیە لایکی شەڕی لایکی خۆیە کە بەڵام میدیایەکێتی هەموو پیجەکانی هەموو کەناڵەکانی ڕاگەانیەکێتی وبسایتیشان هەیە و پیجیشان هەیە بەڵام سێکە بەراوردی پیجەکانی ئەوکە بە پیجی دەرسێرەکەی ئەم پیجیان ئیتیکێکی تیا پێڕەو ئەکرێ پیجەکانی ترتیانە وبسایتەکان سەنگینێکی تیا وبسایتەکانی تر شەڕی ئەوە ئەکەن کە تەنها خۆیان بناسیێن بەڵێ کاکاراموتت میدیا ئەرچی ئەوە نییە لێدان بێت بە شێوەیەکی گشتی لەم قۆناغەدا زۆربەی پارت و لایەنە سیاسەکان لایەنی تەکنیکی لایەنی مادی پراوێزیان خستۆ زیاتر فۆکەسیان لەسەر میدیای سێبەرە تا چەند کاکاروان لەم کۆنفرانسەیە باز لەم تەوەرە هەستیاراکرێت یەکێک لە با بڵێن گرێکیۆرەکانی میدیای کوردی میدیای سێبەرە بەڵام ئەم کۆنفرانسی ئەمە میدیای دەموچاوەکەیە میدیا ناسراوەکەیە میدیا ڕازگۆکیانی میدیاکە هەر هەوێکەی بەستنی خۆیەوێتی کە ئەمە ئەم میدیایکی نیشتیمانی کوردستانە ڕاستی ساتێ میدیا هەیە ینی من ئەزانم ینی ئەم شەو سێری هەروە ئەوەیە گەڕام بەناو هەنێک لە پیج و سایتەکانە بەشی هەرە زۆری ئەوانە بە پارێکی خەیاڵی دروست دەکرێت تەنها بۆ شکاندنی شکوی نەتەوەیە بۆ لە بەرەوەی میدیا
خاونی ئەو سەروەری تۆ لە ئەشکەوتەوە میدیات هێناوە یعنی شەمەحموو لە ئەشکەوتەوە میدیای جەریدەی دروست کردو ئالو جاسنەیە لەژێر تۆپ و تیاری ئینگلیزە توانێتی ئەو بکە ئەنی ئێمە خاوەنی ئەم سەروەریە گەورانین میدیایەکی تینشمانی کوردستان لە توژەڵۆ لە نوکان ڕادیوەیەکە بە باری ئێستر بە کۆڵی ئێستر هاتووە ڕۆشتووە پەخشی کردو خەڵکیین کرد ئێستا معقولە تو بیتە ئەوەی کە پیجێکت هەبێت بێژەرێک بێت خۆی یعنی وا لێ بکات و بێت و بڕۆ هەرچی ئەڵێ لە ئەلفەوە تا یا ڕاز نەبێ ئەم احترامەن هەم بۆ خەڵک احترامی بێ احترامی لە خەڵکەیە هەم بۆ تاریخی میدیای کوردی بە دەرەجە یەکەم بۆیە لێرەکە تو باسی سێبەرەکەیت یەکسەر ئەبێت ئەوە بخیتە خەیاڵی خۆت کە میدیایەک هەیە لەگەڵ ڕێزم درۆزنە بەڵام میدیایەک هەیە هەوێکی و پێناسەکەی بەناو بەناوشەوانی خۆیەتی میدیایەکی تینشمانی کوردستانە ڕادیۆیە تەلەڤیزیۆنە وێبسایتە ڕۆژنامەی کاغەزی ینی ئەمانە هەموو هەویەکەیان دیارە فەرقەکە لێرە ئەوەیە کە ئەم بەراوردەکەی بۆ یەکسەر کاڵی کوردستانی نوێ بیرەکەیتەوە یەکەم ڕۆژنامەی ڕۆژانەی کوردی لە مێژووی میدیایە کاڵی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان یەکەم تەلەڤیزیۆنی کوردی ئازاد یعنی ئەوەی کە داگیرکرد بۆ دروست نەکە خۆ ئێمە تەلەڤیزیۆنمان هەبوو کاتی خۆی حکوومەتی بەقا تەلەڤیزیۆنی بۆ کوردیش داناوە بەڵام تەلەڤیزیۆنێکی داناوە کە مکەبەری خۆی بێ منبەری خۆی فۆرمستایل جیاواز بێگومان ئای تۆ ئەم سەروەریانە دروست کردووە ئەبێ پارێزگاری لێ بکەی بەڵام بەچی بەم جلوبەرگی کە ئێساتێ هەیە جلوبەرگی میدیایەکی کە هەیە جلوبەرگی میدیایەکەش چییە تەکنیکی تازەیە و زمانی تازەیە و مخاتبی تازەیە و پەیکەری ئیشکردنی تازەیە و بە هەمان شێوە مەسەرە نیساتە کەناڵێک دروستەکە ئەم کەناڵە ئەجیزەیەکی ئەوە پێشکەوتوت هەیە کە پێویستت بەوە نەبێ 100 کەس بێنێتە ناو کەناڵەکە و کەواتە تۆ لێرە فایزێکی گەورەشت هەیە ئەو کادرە کۆنانی کە پێشتر لە کەناڵەکە ئیشیان کردو بەڵام ساتە ینی مۆنتێرەکان کاتی خۆی ئیشانی سەر کۆمپیوتەر مۆنتاژ بووە کاجاری وایە کەواتە تۆ لێرە کۆمەڵی خەڵک بێ ئیشە بن بەتاڵە بن ئەمەژی کە لەو کێشانی کە تێ میدیاکەت مەسەر قەرەباڵخێکی جارانی پێوە بێ ناتوانێت و قەرەباڵخی پێوە ئەلتەرناتیڤ چیە بۆ ئەلتەرناتیڤ ئەوەیە بێت لێرە و لێوێ خۆ ناشکرێت تۆ دەست بەرداری کادرێکی دێرینی حیزبەکە بی کە لە شاخ و هاتووە لەگەڵت و لێرەش مەسەرەن سێرەکەی هەم زمانەکەی جیاوازە هەم تەکنیکەکەی جیاوازە هەم ئەو شارەزای کە ئەبێ لە کۆمپیوتەر و لە ئەچیزەی گەیاندنەکەی هەبێت ئەم نیەتی بەڵام خۆ ناشکرێت ڕوانێکی سێکی کە لە کێشەکانی ئێمە ئەوەیە کە ئەکرێت مەسەرەن حزب خۆی قەراری ئەو بات مەسەرەن ئەو ژمارانەی کە هەیە چارەسەرێکی بۆ بدۆزین و بەڵام بە شێوەیەکی گشتی لێرە و لێوە بەراورد بە هەموو میدیاکانی تری کوردستان میدیایەکی تینشمانی کوردستانێکی کە لەو میدیانی کە خۆشەویستیەکی لە ناو خەڵکا ماوە خۆشەویستی بووە لەبەروی ڕاستە لەگەڵیان ڕازگۆ بۆ لەگەڵان چ لە شاخ و چ لە شار لە هەر شوار قۆناغێکی کە من بۆمباسکردن ئەم سەنگینی خۆی لە دەست نێیاوە ئەگەر پاشەکشی شەبێ پاشەکشەیەکی تەکنۆلۆژیە پاشەکشەیەکی پارەیەکە ئەو لێشاوە پاری تیا سەرف ناکرێت بۆ لەبەری مەبەسەکی ئەم ئاشکرایە مەبەسی ئەوە نییە کە هەواڵێک بە درۆ بەرێتە مێشی خەڵکە و نەخێر ئەم عەرزی خۆی کردو هەواڵەکانی خۆی بڵاوکاتەوە ئەڵێ ئەمە هەواڵەکەی ئێمێ ئەوە ڕاستیەکەیە بەڵام تۆتێ باوەڕ بە ناڕاستەکە پیاڕێ بۆ فڵان کەناڵکە میکاز و تشویقی پێوەکە باشە کاکارۆن کۆتا پرسیار دەمێ ئەوە بڵین هەڵبەتە پێشتر باس لەوە کرد کە ڕەنگە پێشکەشکارێک ئامادەکار بێت لامان کاتا پرۆدیوسەر بێت و کۆمەڵە گەرک و بەرپرسیارەتی لە ئەستۆ بێ بە هەمان شێوە لەوا چێ مۆنتێرە سویچەر بێ پرۆدیوسەر بێ کۆمەڵە ئەرک و بەرپرسیارەتی دیکە لە ئەستۆی بێ لە کاتێک کابێ ئەرکەکان دابش بکرێت ئەم کۆنفرانسە تا چەندە کار دەکات بۆ دابشکردنەوەی ئەرکەکان خۆی ئەرکی کاری میدیای ئەرکێکی قورسە بیرت نەچێت ینی میدیاکار تاکە کەسەکە کاتی نییە 24 ساعتەکەی بێت تۆ لە کاتا بیت پشووی نییە ڕۆژی سەفەر و سیاحەت و گەشتی نییە بۆ لەبەری تۆ ناتوانانی کەناڵەکەت بەجێبەری تۆ بەرنامەیەکە هەموو بەیانێکی خەڵک چاوەڕێتەکات بتبینێ ئەگەر تۆ لێرە نەبی کێتە شوێنەکەت ئەمە ئەوە دوو دابشکردنەوەی کاریش ئەرکێکی قورسە ینی کۆنفرانس ئەبێ کارێک بکات کە میدیاکاریش پێویستی بۆ هەیە کە با بڵێن ژیانێکی هەبێ بەردەوامێکی هەبێ لە ژیان گرنگێکی هەبێ لە ژیانەکەی خۆیان ئەمانە هەمووی ئەو ئەرکانن کە وەک چۆن ئەڵی وەک دابشکردنی هەم ئەرک هەم ماف هەم ئیمتیازاتەکانیشی ئەمە هیواداریم بتوانین لەم کۆنفرانسەیە کەم تا زۆر ئەوەی کە بەدڵی کادرەکانە جێبەجێ بکەین ئەوەی کە پێویستە جێبەجێ بکەین ئەوەی کە لە تاریخۆی هێناومانە هەر بەردەوام بین لەسەری سپاس بۆ تۆ ماندوومان کردی ومێ دەکەین ئەم کۆنفرانسە خزمەتێکی باش بە ڕاگەاندنیەکێتی بگەێنێت زۆر سپاس بۆ کاروان ئەنوەر ڕاگەاندکاریەکێتی زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆم دەرفەتە